الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لتفسير سورة الشمس بخزمتان بقمو بس رزامندي خواهي قول وهبادان ايو عزيز سود لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. والشمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. بەڵێ بەڕێزان دیارە ئەو سوورەتە وەکو چەندین سوورەتی دیکە خوای گەورە سوبحانەوە وتەعالە بە قەسەم دەست پێ دەکا چەند سوێندێک دەخواتن ئەوەی کە سوێندیان پێدەخوا هەمووی مەخلوقاتی خۆیتن. خوای گەورە سوبحانەوە وتەعالە بە خۆی خەڵقی کردینە و کاتێکەوە سوێندیان پێدەخوا دەلالتە لەسەر عەزەمەتی پەروەردگار لە بەرەوەی بیرکردنەوە لە هەر شتێک لەو مەخلوقاتانەی خوای گەورە سوبحانەوە وتەعالە بەڵگەیە لەسەر عەزەمەت و لەسەر دەسەڵاتی پەروەردگار سوبحانەهو وتەعالە. بەڵێتر یەکەم شت کەوا خوای گەورە لێرەدا سوێندی پێدەخوا وەشەمس دیارە واوەکە واوی قەسەمە جا سوێند بە شەمس سوێند بە خۆر و هەروها وەضوحاها و ڕووناچیەکەی. دیارە وەکو معلومە کە ئەو زەوی ئێمە لەسەری دەژین تابعە لە بۆ ئەو شەمس و ئەو خۆرەی کەوا دەیبینین و ڕۆژانە کاریگەری لەسەر ژیانماندا هەیە سەرچاوەی بابڕێن سەرچاوەی ڕووناچی و سەرچاوەی گەرمیە لە بۆ سەر ڕووی زەوی. ئیتر خوای گەورە سوێندی پێدەخواتن سوێند بە شەمس سوێند بە خۆر بە گشتی و هەروها سوێند بە ضوحایەکەی کەواتە سوێند بە ڕووناچیەکەی بە تایبەتی ضوحا واتە ئەو کاتانێکەوە کاتی چێشتەنگاوە کە بە تەواوەتی تیشتی ڕۆژ دەکاتە سەر ئەو لایەی ڕووی زەوی کەوە ڕووی لە خۆرە لەو کاتانەدا وەکو معلومە دیارە زەوی لە حرەکەدا یەک لە حرەکەکانی ئەوەیەکەوە لە دەوری خۆی دەسوڕێتەوە بەرامبەر بە ڕۆژ. ئیتر کاتێکەوە ئەو لای دەکەوتە بەرامبەر ڕۆژ ئەو لا دەبیتە ڕۆژ و ئیتر لەو کاتانێکەوە لە کاتی ڕۆژ هەڵاتەوە هەتاوەکو ئەو جادەگاتە کاتی چێشتەنگاو ئەو کاتانە زۆرترین میقداری ڕووناچی و هەروها گەرماتی حەسەب فەسڵەکانی ساڵ دەگاتە سەر ڕووی زەوی بە میقدارێکی دیاریکراو ئەوەندەی کە پێویستە لە بۆ سەر ڕووی زەوی و ئەهلی سەر ڕووی زەوی دیارکەوە مەزدەر و سەرچاوەیەکە بە هیچ شێوەیەک ئیستەغنای لێ ناکرێتن. ئیتر خوای گەورە سوێند بە ڕۆژ دەخوا و سوێند بە ڕووناچیەکەی دەخوا لە کاتی چێشتەنگاودا والقەمەر ئیذا تەلاها و سوێند بە مانگ سوێند بە مانگ کاتێکەوە بە دوای ئەو هەڵدێ کەواتە ئیذا تەلاها واتە لە دوای ئەو دێتن ئەوجا لە دوای ئەو دێتن واتە لە دوا هاتنێک لە مەجالی وەقتە لە مەجالی زەمەندا وەکو معلومە ڕۆژ دادێ ئەوجا پاشا شەو دادێ ئەوجا ئەو کاتانە مانگ بە دیار دەکەوی بەنسبەت ئەهلی سەر ڕووی زەوی و هەروها ئیذا تەلاها لە ڕووناچیەکەی وەکو معلومە ئەو ڕووناچیەی مانگ کاتێکەوە شەوان وەکو سەرچاوەیەکی ڕووناچی لە بۆ سەر ڕووی زەوی بە تایبەتی لەو کاتانێکەوە لە 13 و 14 و 15 مانگە ئیتر ئەو ڕووناچیەشی هەر لە ڕۆژ وەردەگری و ئەو جا دەیداتەوە سەر ڕووی زەویش وەکو ڕووناچیەکی زۆر لە سەرخۆ و هادێ و هەروها ئیذا تەلاها دیارە ئەوەش وەکو حقیقەتێکی علمیکە بە فعلی مانگیش لە مەجموعەی شەمسیە هەروەکو ڕۆژیش لە مەجموعەی شەمسیە کەواتە ئەویش یەتلو الشەمسە بالفعل لەگەڵ مەجموعەی شەمسی بەو ئیتیزاهە دەڕوەکەوە خوای گەورە لە بۆی تەقدیر کردیە ئەوجا دیارە ئیستفادە و سوودی مانجیش بە هەمان شێوە دیارە ئیستفادە و سوودی زۆرە لە مەسەلەی مەد و جەزر و هەروها وەکو سەرچاوەیەک ڕووناچی شەوانە و چەندین ئیستفادەی دیکەش کە بە حەقەت لەوانەیە هەموو شتێکی باز نەکرێت. والنهار إذا جلاها و هەروها خوای گەورە سوبحانەهو وتەعالە سوێند بە ڕۆژ دەخوا کەوە شەو و ڕۆژمان هەیە ئەوجا لێرەدا ئیشارەت بە هەردووچیان دەکات سوێند بە ڕۆژ کاتێکەوە جەلاها واتە کاتێکەوە ڕۆژ دەردەکات ڕۆژ دەردەخات ڕۆژ بە دیار دەیەخی
والليل إذا يغشاها وسوين بشو كاتكوا روج دادا بوشي كاتكوا خور دادا بوشي دیارە وەکو معلومە کە ئێستاش ئاماژەمان پێکرد کە لە نەتیجەی حرەکەی زەوی لە دەوری خۆیدا بەرامبەر بە ڕۆژدا هەر جارێ لایەکی سەرڕووی زەوی دەکەوتە بەرامبەر ڕۆژ ئیتر لەو کاتێکەوە ئەو لایەی سەرڕووی زەوی دەکەوتە بەرامبەر ڕۆژ ئەوە ڕووناکایی ڕۆژ بەدیار دەیەخیتن لە بۆ سەرڕووی زەوی لەو لایەدا و کاتێکیشکەوە شەودا دێ لە لایەکەی تریکەوە مقابل بەولایە کە بەرامبەر بە ڕۆژە دەبیتە شەو و تاریک دەبی لەو کاتانە ئیدا یەغشاها واتە دای دەپۆشی واتە خۆردا دەپۆشیتن ئەوەش هەروەکو باسمان کردکەوە نەتیجەی حرەکەی زەویە لە دەوری خۆی دەکەواتە بە حەقەت کاتێکەوە خوای گەورە ئاماژە بەو حەقائقانە دەکاتن کە هەمووی دەلاتە سەر عەزەمەتی خۆی کەواتە هینانی شەو و ڕۆژ وەکو دوو میقداری زەمەنی کە لە نەتیجەی حرەکەی زەویدا کە هەر هەمووی خوای گەورە خالقیتی و خوای گەورە مدەبیریتی هەمووی بەڵگە و هەمووی دەلیلن لەسەر دەسەڵاتی خوای گەورە هەمووی بەڵگە و دەلیلن لەسەر ئەوەی کە تەنها خوای گەورە ئەو خودایکەوە خالقی ئەو بوونەوەرێ ئەو خودایکەوە مدەبیری ئەو بوونەوەرێ شانی پەرستنی هەیە والسماء وما بناها و هەروە سوێن بە ئاسمان و هەروها بەوەی کەوا دروستی کرد کەوا خەڵقی کردێ کە الله سبحانه وتعالى و خود سوێن بە ئاسمان بەگشتی و هەروها بە بینای ئاسمان بە دروستکردنی ئاسمان بە خۆڕاگری ئاسمان بەو هێز و توانە و بەو پتەویەی کەوا لە ئاسمان دەبیندرێ لە نێوان ئەو هەموو کەواکب و ئەستێرە و نجومانی کەوا بە چاوی خۆمان کەمێکیان لەوانە دەبینین بەبێ ئەوەی کەوا بە عەمودێکی ظاهر ڕاگیرا و بکرێتن بەڵکو هەمووی بە قووەتی جاذبیەت خوای گەورە ئەو ئاسمانەی ڕاگیر کردیە زۆر بە پتەوی و زۆر بە ڕێک و پێچی هەریەکە و لە خولگەی خۆی دەسوڕێتەوە و هەروە سوێن بە زەوی والأرض وما طحاها کەواتە سوێن بە زەوی و ئەوەی کەوا ڕای خستیە واتە ئەو خودایی کەوا ڕای خستیە سوێن بە زەوی و بەو خودایی کەوا ڕای خستیە و یاخود سوێن بە زەوی و هەروها بەو ڕاخراویەی زەوی بەو تەحایەی زەوی کە وەکو معلومە ئەو زەویە لە کاتێکدا کە وەکو تۆپێکە یاخود وەکو بابلین هێلکەییە کە شکلەکەی وەکو معلومە و ئیثبات کرایە ئەو جارگەڵەوەش بە نسبەت ئینسانەکان کەواتە بە شێوەیەکی وا خوای گەورە حەجمی ئەو ئینسانەی لەگەڵ حەجمی ئەو زەویەی گونجاندیە کەوا بە نسبەت ئەو ئینسانە ئەو زەویە بە نسبەتەوی ڕاخرایە ئەگەرچی لە حەقەتیشدا زەوی هێلکەییە وەکو معلومە و حەقەتێک و کەس ناتوانین کاری بکە و هەروەها والأرض وما طحاها هەندێک لە مفەسرین بەو شێوەش لێکی دەن و لە طحاەکەی دەفەرمون طحا ئەوەیە کەوە بەردێک تۆپێک پاڵ بدرێتن ئیتر دوو حرەکەی لێ پەیدابی حرەکەیەک لە دەوری خۆی بسوڕێتەوە و حرەکەیەکیش بەرە و پێشی بباتن ئیتر ئەوەش حەقەتێکی علمیەکەوە خوای گەوری لێردا ئاماژەی پێدەکا سوێن بە زەوی و هەروها بە دەفع و بە حرەکەکەی کەوە هۆرد و حرەکەی هەیە هەم لە دەوری خۆی دەسوڕێتەوە هەم لەگەڵ مەجموعەی شەمسی دەڕوا بەو ئیتیجاهی وەکو خوای گەورە دەفەرمێ والشەمس تەجری لمستقر لها ذلك تقدير العزيز العليم ونفس وما سواها وهروها سوين بنفسي إنسان وأويك وريك بيتشي بديهنا سوين بنفسي إنسان وأويك وبريك بيتشي بديهنا بوي دیارە سوێن بەو خوداییکەوە بەو شێوەی بەڕێک و پێچی بەو شێوەی خەڵقی کردیە و یاخود سوێن بە ئینسان و هەروها بە ڕێک و پێچیەکەی لەو خلقەت و لەو دروستبوونەی کە بەو شێوەی خوای گەورە خەڵقی کردیە دیارە وەکو معلومە خوای گەورە دەفەرمێ الذي أعطى كل شيء خلقه ثم هدى ئیتر خوای گەورە بە جوانتری شێوە ئەو نەفسەی خەڵق کردە کە نەفسی ئادەمیە و هەروها هیدایەتی دا و لەسەر فیتڕەتیش خەڵقی کردێ بەو شێوەی کەواکو معلومە هەر یەک لە ئێمە هەز بە هیدایەت دەکا هەز بە ڕێک و پێچی خلقەتی خوای گەورە دەکات لە خودی خۆیدا ئیتر ئەوەش بەڕاستی هەندێکە ئینسان بیری لێ بکاتەوە وەکو دەفەرمی وەفی ئەنفوسیکم ئەفەلا تبصرون ئەو جا دەفەرمی فەئەلهەمەها فوجورها وتەقواها بەڵێ ئەو نەفسەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالا خەڵقی کردیە و ڕێک و پێچی کردیە ئەو جا خوای گەورە ئیلهامی کردیە بە شێوەیەکەوە فجور و تەقوای لە بۆ ڕوون کردیتەوە فجور و تەقوای لە بۆ ڕوون کردیتەوە فجور واتە خراپەکاری تەقوا واتە چاکەکاری دیارە
خی گەورە کاتێکەوە ئەو ئینسانی خەڵک کردێ ڕێگای فجووری نیشاندایە و هەر کاتێک ئەو ئینسان کە فجوور دەکا بە شێوەیە چوا خی گەورە خەڵق کردێ هەز بە ئێش و ئازارێک دەکە لە دڵ و دەرونی هەز بە ئێش و ئازارێک دەکاتەوە فە لە هەما فجوورا بۆ معنای دێتنکەوە لە ئەسلی فێتڕەتەکەی ئەو ئینسانە دەزانی ئەوە خراپەیە کە دەیکا هەستی پێدەکا ئێش و ئازاری پێدەخوا و هەروها ڕێگای تەقوا و ڕێگای چاکەکاریشی نیشاندا هەر کاتێکەوە کارێکی چاک دەکاتن دەبی تەمایی سەعادەت و دەبی تەمایی بەختەوەری لە خودی خۆیدا هەستی پێدەکا کەواتە ئەوەش ئیلهامێک کە خی گەورە سوبحانەوە وتعالە ئینسانەکانی بەو شێوەیە خەڵق کردێ هەست بە فجوور و هەست بە تەقوا دەکا ئەو جا دەفەرمی قد أفلح من زكاها بەڵێ لێرەدا ئەو ئاتانی پێشەوە هەر هەمووی سوێند بوون خی گەورە سوێندی خوارد المقسم به ئەو دوو ئاتەیە ئەوش ئەوەیە سەرکەوتوو سەرفرازە ئەو کەسێکەوە ئەو نەفسەی خۆی تەسکیە بکە و هەروەها خەسارتمەندە ئەو کەسێکەوە ئەو نەفسەی خۆی پیس بکە بە خراپەکاری بەڵێ تەسکیەکردن دیارە معلومە کەوە پاکردنەوەی تی لە شتی خراپ لە بەرەوەی نەفس ئینە نەفسە لە ئەمارەة بالسوء إلى ما رحم ربي ئەو نەفسە حەزی لە ڕەزیلی و لە بەخیلیە ئەو نەفسە حەزی لە عسیان و سەرپێچیە ئەو نەفسە حەزی لە شتی خراپە بەڵام سەرکەوتوو سەرفراز ئەو کەسەیە کە بتوانین تەسکیەی نەفسی خۆی بکا و پاچی بکاتەوە لە خۆڕەوشتی بەد و خراپ پاچی بکاتەوە واروها تەسکیەی بکا و بیڕازێنیتەوە و تەحلیەی بکاتن بە خۆڕەوشتی چاک بە مەقاماتی بەرز بە عیبادەت بە جۆڕایەلیکردنی فەرمانەکانی خوای گەورە بە خۆڕەوشتی جوان و پاک وقد خاب من دەساها و خەسارەتمەندە ئەو کەسێکەوە دەساها واتە پیسی بکە ئەو نەفسەی تەدنیز بکە ئەو نەفسەی پیس بکاتن بە خراپەکاری و بە خۆڕەوشتی خراپ ئیتر ئەوەیە کەوا خی گەورە سوبحانەهو وتعالە لە سەرەتادا ئەو هەموو قەسەمەی لۆ دەخوا ئەوجا لێرەدا خی گەورە نمونەیەکمان لۆ دەینەوە لە چەند ئاەتێک بە کورتی لەسەر ئەو کەسانێکەوە خەسارەتمەند بوون لە بەرەوەی ئەوان خۆیان و نەفسی خۆیان پیس کرد بە خۆڕەوشتی پیس و ئیتر عاقبەتێک و سەرنجامێکی زۆر خراپ چاوەڕوانیانی کرد دەفەرمی كذبت ثمود بطغواها بەڵێ دەفەرمی ثەمود ئاەتەکانی خوای گەورە و پێغەمبەری خوای بەدرۆزانی بە سەبەبی توغیان و سەرکەشیەکەی خۆی بە سەبەبی توغیان و سەرکەشی و لە سنوور دەرچوونی خۆی پێغەمبەری خوای بەدرۆزانی و ئاەتەکانی خوای گەورە بەدرۆزانی و گەورەترین توغیانیشی لەوەی بەدی دەکرێت کاتێکەوە إذ انبعث أشقاها کاتێکەوە خراپترینیان ئەشقەل قەوم واتە خراپترین و نەکبەتترینیان هەستاوە و کاتێکەوە هانیاندا ئەویشیان ئینبعثە واتە کاتێکەوە هاندرا ئەویش بە تەکانێکەوە هەستایەوە لە بۆ ئەنجامدانی کارێکی خراپ کە بریتی بوو لەوەی کەوە هەستا ئەو حشتەی کە وەکو موعجزەیەک خوای گەورە پێیانی بەخشی بوو چوو کوشتی ئەو تاوانەی ئەنجامدا فقال لهم رسول الله ناقة الله وسقياها پێغەمبەری خوش صالح عليه الصلاة والسلام ئاگاداری کردبوونەوە پێیانی فەرموو بوو ئاگاداری ناقەکەی بن ئاگاداری ئەو حشتەی بن کەوا ناقەت اللهە کەواتە حشتێکە کەوا تەنسیب دەکرێتە سەر خوای گەورە لە بەروی لە بەردێک خوای گەورە لە پێشچاوی ئەوان وەکو موعجزەیەک خەڵقی کرد لە بۆیان لە کاتێک کە ئەوان داوایان کرد بوو کە خوای گەورە موعجزەیەکیان نیشان بدا بەڵگەبی لەسەر پێغەمبەرایەتی صالح عليه الصلاة والسلام ئیتر ئەو حشترە لە بەردێک خوای گەورە خەڵقی لێ تەنسیب دەکرێت سەر خوای گەورە دەفەرمی ناقەت الله واتە ئەو حشتەی کەوا حشتری خوایە ئاگاداری بن ئاگاداری بن وەکو لە ئاتیکەدا دەفەرمی ولا تەمەسوها بسوء واتە دەست درێژی مەکەنە سەری بە خراپەکاری وسقیاها و ئاگاداری ئەو ڕۆژەی بن کە تایبەتە بە ئاو خواردنەوەی ئەو لەبەر ئەوەی وابوو خوای گەورە سوبحانەهو وتعالە لەسەر یاندانە ئەو ئاوەی کەوا لەو ئاوەدانی ئەواندا هەبوو ڕۆژێکیان لە بۆ حشتەکە بی و ڕۆژێکیان لە بۆ ئەوان بی و ئەو ڕۆژێکەوە حشتەکە ئاوی لێ دەخواتەوە لە مقابلدا شیریان پێشکەش دەکاتن ئیتر ئاگادار بن تەداخولی حشتەکە و ئەو ڕۆژە و ئەو نۆبەتەی مەکەنکەوە ئەو ئاوی تێدا دەخواتەوە بەڵام ئەوان فەکەذەبوه بەڵام ئەوان بە درۆیان زانی ئەو هەواڵانەی صالحیان بە درۆ زانی عەلەیهی سڵات وەسەلام پێغەمبەرایەتی صالحیشیان بە درۆ زانی فعەقەڕوها هەستان بە کوشتنی حشتەکە هەستان بە کوشتنی حشتەکەی کەوە ئەشقەل قەوم کەوە قوداری کوڕی سالف بوو هەستا بە ئەنجامدانی ئەو کارە خراپەکەوە لە کاتێکدا کەسانێک لەو قەومە ئەوان هانیاندا و ئەویش هەستا بە ئەنجامدانی ئەو کارە خراپە لە ئەنجامدا فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها ئیتر خوای گەورە سوبحانەهو وتعالە
سزا و عقابی خۆی بەسەریاندا ڕێشت و سزا و عقابی خۆی بەسەریاندا تەبق کرد و بەسەبەبی بذەنبهم بەسەبەبی گوناه و تاوانە گەورەکەیان دیارە یەک کەس ئەو تاوانەی ئەنجامدا بەڵام هەموویان تێدا بەشدار بوون لۆیە خوای گەورە سوبحانەهو وتعالە هەر هەمووی سزادان فدمدم عليهم ربهم بذنبهم فسواها ئیتر تەختی کرد لە سەریان بەڵێ فەدەمدەمە واتە ئەو عەزابەی کە هاتە سەریان تەبق بوو لە سەریان ئەو سەیحەیە و ئەو دەنگە بە فەرمانی خوای گەورەکەوە دەنگێکی گەورەیان هاتە سەری ئەو دەنگە هەر هەموویان ڕوحیان لەبەر دەرچوو ئیتر تەبق بوو لە سەریان ئەو عەزابە و بە سەبەبی گوناهەکانیان و تەسویەی کرد و تەختی کردن و ژیان لە وڵاتەکەیان دانەما ولا کۆتە ئاتیشدا دەفەرمی ولا يخاف عقباها وخوای گەورە سبحانه وتعالى ناترسێ لە پاشە ڕۆژی ئەو عقابەی کەوان ناردیە سەریان ئەوان بتوانن یاخود کەسانێکی دیکە لە کافران بتوان تۆڵەی قەومی ثەمود بکەنەوە لەبەرەوەی چ کەسێک هەیە بتوانی بەرەنگاری عقابی خوای گەورە ببیتەوە بتوانی والعیاذ بالله دەستی بگاتە خوای گەورە تاوەکو زەرەرەشی پێ بگەین و یاخود تۆڵە و ئینتقامێکی لێ بکاتەوە والعیاذ بالله کەواتە خوای گەورە سبحانه وتعالى لەبەر ئەوەی عقاب و سزادانەکانیشی ئەو پەڕی عەدالەتی تێدایە و ئەو پەڕی دەسەڵاتیشی هەیە بە شێوەیەک کاتێکەوە عقاب دەنێت لە بۆ کەسانێک بەو شێوەیە عقابیاندا کە هیچ حیسابی ئەوە ناکە کەسێک بتوانێت تۆڵەی ئەو عقابە لە خوا وەربگریتەوە والعیاذ بالله کەواتە کەسێکیش زاتێکیش کەوا نەترسێ لە نەتیجەی ئەو عقابەی کە دەیدا عقابی بدرێتەوە بە تەئکید عقاب و سزاکەی زۆر توندە و وەکو وەتیشمان و دەڵێنەوە عقابی خوای گەورە ئەو پەڕی عەدالەتی تێدایە و هیچ هێز و توانە و دەسەڵاتێکیش نییە بتوانی بەرەنگاری ویست و دەسەڵاتی خوای گەورە بیتەوە ئیترەوە نمونەیەکە لە تاریخی بەشەری خوای گەورە ئیشارەتی پێدەدا کە ئەوانەی کە ئەوان هەستان بە تەدسیەی نەفسی خۆیان پیسکردنی نەفسی خۆیان و تەسکیەیان نەکرد لە نەتیجەدا ئەو سەرنجامە چاوەڕوانیانی کرد تاوەکو پند و ئامۆژگاری لێوەربگیرێ هیچ کەسێک ئەو ڕێگەیان نەگریتە بەر تاوەکو ئەو سەرنجامە چاوەڕوانی نەکا سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين